بسم الله الرحمن الرحیم. سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لەبێ خۆشەویستان. خۆشحاڵم لە بەرنامەی ڕۆشنایی لە ئەڵقەی دووەم دەگەمەوە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست لە خزمەت جەنابی نووسەر و بریار و مفەسیری قورئان مامۆستا عەلی باپیردا دەبین. لە ئەڵقەی ڕابردوو تەوەرەی بەرنامەکەمان شوێنکەوتنی سونەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەشێکمان لێ باس کرد. لەم تەوەرەیەدا درێژە بەم بابەتە دەدەین، بە تایبەتی پرسیاری پۆلێنکردنی سونەت لە ڕووی نێوەڕۆکەوە چیەوە، چەندە گرینگە ئەم بابەتە بزانین. هەروەها ئەگەر سونەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەڕاست و دروستی جێبەجێ بکرا لە ژیانی دنیادا چیما دەست دەکەوێتەوە بۆ ئاخیرەت چ بەرهەمێکی دەبێت. جەنابی مامۆستای بەخێراتن دەکەم. زۆر سپاس دەکەم کە لە مەڵقێژ لەگەڵمانی. مامۆستا گیان لە ئەڵقەی یەکەم بە پوختی هەندێک پرسیارمان کرد، ئێستا درێژە بە بابەتی شوێنکەوتنی سونەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەدەین. پرسیارەکەم یەکەم پرسیار پۆلێنکردنی سونەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چۆنە و چەندە گرینگە ئەم بابەتە بزانین. بە تایبەتی تۆش لە نێو کتێبەکاندا باس لەوە کردیە کە بەشێک لە وڵادان و پەرگیریەی کە لە دنیای جیهانی ئیسلامی لێرە و لەوێ دەکرێت بەشێکی نەزانینە لە بابەتی پۆلێنکردنی سونەتی پێغەمبەری خوا. الحمد لله رب العالمين، وصلى الله تعالى وسلم وبارك على حبيبنا وشفيعنا وقائدنا مقتدانا إمام المتقين وقائد المجاهدين وسيد الأولين والآخرين محمد وآله أجمعين من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم الدين. كاك محمد راستا شارەزانەبوون بە سونەت و ڕێبازی پێغەمبەر صلی الله عليه وسلم و هەمووی وەکو یەک تەماشاکردنی جۆرەکانی هۆکاری سەرلێشێوانی خەڵکێکی زۆر بووە بە درێژایی مێژوو. وێڕای ئەوە کە شتانێک بە ناوی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم هەڵبەستراون، هەم وەکو فەرمایشتی و هەم وەکو کردەوەی و هەم وەکو دان پێداهێنانی کە ڕاست نەبووە. جا هەم چاک لێ تێنەگەیشتنەکەی لە جۆرەکانی سونەت و هەم وەکو گوتم ئەو شتانش کە بە دەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم یا بە ناوی پێغەمبەری خوا هەڵبەستراون و هاتوونە نێو موسڵمانانەوە، ئەوە هۆکاری بەلا ڕێداچوون و سەرگەردانی خەڵکێکی زۆر بوون. بۆ وێنە ئەگەر وەکو وێنە دەبێبێنینەوە. پێشتر باسم کرد کە لە ئەڵقەی یەکەمدا باسمان کرد کە ڕێبازی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەلای کەمەوە دابەش دەبێت بۆ 6 بەش، هەندێک دەتوان درێ هەندێک لە بەشەکانیش ورتیش بکرێتە 7 بەش و 8 بەش و ئەوانە. زۆربەی ڕێبازی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوەیە کە هەموو مسلمانان دەدوێنێ و پابەندکەریشە بۆ هەمووان، ئەوە دیارە. بەڵام ئایا هەموو سونەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم پابەندکەرە بۆ تاکتاکی مسلمانان لە هەموو حاڵەکاندا لە هەموو شوێنەکاندا و لە هەموو قۆناغەکاندا؟ بەتاکید نەخێر. جا من ئێستا وێنەیەک بێنەوە کە لە کتێبەکانی خۆشمدا باسم کردووە. من لە ساڵی 83 بوو لە ئۆردوگای زۆرەملەی بەسەستێن، جوم لە مامۆستایەک بوو تاری دەدا، دەیگوت مسلمانی نەخوا زۆ بەڕەحمە زۆ بەبەزەیە ئەم دەقەی سونەتی دەهێنایەوە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی لە پێش ڕۆژگاری ئێوەدا لە ئومەتانی پێشوودا کابرایەک بووە ئەسرەفە عەلا نەفسیهی، زێدەڕووی زۆری کردووە دژی خۆی، واتە گوناحی زۆری کردوون، 99 کەسی کوشتووە، 99 قەتڵی کردووە. جا کەسێک تا 99 قەتڵ دەکا مانە زۆرانیش بریندار دەکا و زۆریش دزیە دەکا و لەوانەیە داوێن پیسیشی کردبێ و ڕێگریشی کردبێ و وانە خۆ هەروە ئیشەکەی هەر قەتڵکردن نەبووە، شتی کەشی هەر کردووە. ئەو کەسە دەچێتە دڵی کە بگەڕێتەوە تەوبە بکات، دەچێت بۆ لای عابیدێک دەڵێ من ئەوەندە قەتڵم کردوون بەڵام دەمێ بگەڕێمەوە، ئایا خوا لێم خۆش دەبێ؟ ئەویش دەڵێ نەخێر خوا لە پیاوی وەک تۆ خۆش نابێ. جا دەڵێ مادەم خۆ هەر لێم خۆش نەبێ بابی کەم بەسەط
ئەویش دەکوژێ. دوای دەچێت بۆ لای زانایەک حەدیسەکە مفەسەلە پرسی پێ دەکات دەڵێ من شتێکی وام لێ قەوماوە ئایا دەگونجێ ئەگەر بگەڕێمەوە بەڕاستی خوا لێم خۆش بێ ئەویش دەڵێ بەڵێ بەزەی خوا لە گوناحەکانی تۆ فراوانترە. دەڵێ من دەباشە مرۆ دەگەڕێمەوە دەڵێ باشە بەڵام لێرە مەمێنە بچۆ بۆ ئێرە خەڵکی خراپی لێیە یا ڕەفیقی خراپت هەن لێرە بچۆ بۆ شوێنێک لەوێ خەڵکەکە لەوێ خواپەرسترە ئەوان دەکەوێتە ڕێ لە نێو قەدە ڕێە دەمرێ کابرا گیانی دەشێشرێ فریشتەی دۆزەخ دێن دەڵندەی بینە دۆزەخ ڕوحەکەی فریشتەی بەهەشتی دەڵندەی بینە بەهەشت. خوای پەروەردگار فریشتەیەک دەنێرێ دەفەرمێ بچۆ دادوەریان لە نێواندا بکە بی پێون ئەگەر لەو شوێنەی کە لێوە هاتووە نزیکتر بوو بیبێنە دۆزەخ ئەگەر بۆ شوێنەی کە بۆی دەچێ نزیکتر بوو بیبێنە بەهەشت. دەڵێ بە ذیراعێک یا بە ماوەیەکی کەم بۆ ئەو شوێنەی کە بۆی دەچێت لێ نزیکتر بووە چکە دەڵێ لە سەرە مەرجێشدا بە سینگەخشە خۆی دەخشان بەر ئەو شوێنەی کە بۆی دەچێ واتە تۆبەکەی ئەوەندە بەڕاستی بووە دەیبەنە بەهەشت. جا من تا ئەو مامۆستایە ئەو حەدیسەی ئەوە جێڕایەوە و دوای من بەزەیم بە خەڵکەکە داهات گوتم ئێستا ئەو مامۆستایە و حەدیسە دەجێڕێتەوە ئێستا ئامیر مەفرەزەی وا هەیە سەرۆک جاشی وا هەیە دەڵێ وەڵا تا ئێستا من هەر 15 کارباچی بکوشتوون یا دەڵێ هەر 20یەکم تا ئێستا تەسلیمی ڕژێم کرد و بە ناوی پازدار ئاخر ئەو کاتی وا بوو زۆری ماوە بۆ نەوەتونەوە وەسەتی ماناوە من زۆر چاکم جارێ. دوای من وتار بدا ینی لە کاتێکی دیکەدا هەر لەو شوێنە وتم ئەو حەدیسەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام نابێ بە ڕەهایی بیڵێیت ئەوە دەرمان و چارەسەرە غیدا و خۆراک نییە بۆ هەمووان ئەوە بۆ کەسێک دەیوێ بگەڕێتەوە بەڵام چ شتێک ڕێی لێگرتووە دەڵێ خوا لێم خۆش نابێ گوناحەکانی من هێندە زۆرن ئەم هێندە خراپم ڕەحمی خوا بەزەی خوا من ناگرێتەوە. ئەو حەدیسە بۆ ئەوە چاکە بۆ ئەوی ناومێدیەکەی نەمێنێ لەمپەری ناومێدبوونی لە بەردەمدا هەڵگری ڕێی لە بەردەمدا تەخت و ئاسوخ بێ ئەوە بۆ ئەوە نییە ئەتۆ بە گشتی بێڵێی جا وەکو گوتم کابرایەکی پیاوکوش گوێی لێ بێ بەڵەو کوڕ من جارێ من وەزم زۆر چاکە هەر 3 شوارێکم کوشتون یا هەر 15-20ێکم کوشتون جارێ زۆری ماوە بگاتەنەوە تو 900 ئەوە نابێ هەروەها وێنەیەش کە بێنمەوە. کابرا کاتۆ بۆ خزمەت پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە ئەوە زۆر ناودارە فەرمێتی ئینطەلەقە بەطن ئەخی برایەکەم سچی دەچێ ئەوی فەرمێتی ئیسقیهی عەسەلەن هەنجوێنی بدێ ڕۆژی دووەم هاتوۆتەوە ڕۆژی سێم تا چوارەم پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمێتی ئیسقیهی عەسەلەن صەدەق الله وەکەذەبە بەطن ئەخیک لە صەحیح بوخاریدا هاتووە هەر هەنجوێنی بدێ خوا ڕاستی فەرمووە و شی برایەکەت زجی برایەکەت درۆ دەکا ڕاست ناکە. ئەمە ئایا هەر کەسێک سچی چوو دەبێ هەنجوێنی بدەینێ بە تاکید نەخێر. جا من داخی ئەوە کوشتمی کە ئاوا مامەڵە لەگەڵ سونەتی پێغەمبەردا بکرێ عەلەیهی سەڵات وسەلام هەروە بە سەرکێڵی بەبێ قوڵ بوونەوە ورد بوونەوە. ئەو کابرایە کە هاتووە بۆ خزمەتی بەڵێ لە دەقەکەی سونەتدا نەهاتووە وەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەر لە خۆنەی فەرموو هەنجوێنی بدێ لێی پرسیوە چۆنی سێک دەچێ حاڵەتەکەی چییە چۆنە زانیوێتی کە هەنجوین بۆی باشە وەکو ئیبن القەیم لە کتێبی الطب النەبەویدا دەڵێ ئەو کابرایە جۆرە دەردێکی گرتووە کە نێو گەدە پۆششێکی لینجی لەسەر پەیدا دەبێ هەر خواردەنگی خواستوودی لێ نابینێ وەکو بڵێ بە ئەوە پێی ڕەوان دەبێ ئەوانە پێویستی بەوە بووە هەنجوینی بداتێ بیشوە نێو گەدەی بشوە ڕخۆڵەکانی بشوە بەڵام بە جوڕعەیەک بە جارێک تەواو نەبووە بە 2 تەوانەوە بە 3 تەواو نەبووە چوارەمیشی ویستووە بەڵام ئەوە بۆ هەموو کەس نییە هەر کەسێک وتی بە برایەکەم سچی چویان سچی دێشی هەنجوینی بدێ وەکو هەندێک لەوانەی کە بەداخەوە بە سادەیی بە سەرکێڵی لەگەڵ سونەتدا مامەڵە دەکەن هەر کەسێک چوو بۆلان کاکە ڕەشکە و هەنجوینی بدێ خۆ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە فەرموویەتی ڕەشکە چارەسەری هەموو شتێکی تێدا جگە لە مردن لەبەرەوە مەناعەی ئینسان بەهێز دەکا
بەڵام دەبێ بزانین دەخوان چەند بێ و چۆن بێ و هەنجوین چەند بێ و چۆن بێەوە پاشان بوو نەک بوو هەموو دەردێکیش خوا باسی لە باسی هەنجویندا دەفەرمێ فیه شیفاء للناس چارەسەری تێدایە نافەرمێ فهو شیفاء للناس یعنی هەنجوین شیفایە بۆ هەموو خەڵک دەفەرمی شیفای تێدایە زۆرێک لە چارەسەری تێدایە بۆ هەندێک لە نەخۆشەکان ئەگەر کەسێک شەکرێ هەبێ نابێ هەنجوین بخوا کەسێک نەخۆشیشکە هەبێ نابێ هەنجوین بخوا کە هیوا هەر بە تەبع هەنجوینی پێخۆش نییە وەک لە ئەڵلقەی یەکەمیش ئەوە دڕوون کردەوە کە زانستی ئێستا ڕێگر نییەوە بربەست نییە لە بەردەم ڕێبازی پێغەمبەر ڕێگر نییە بەڵکو هەرچی کە زانستی ئێستا پێی دەگا لە چارەسەرەکان لە پارێزەکان لە چارەسەرەکان لە ڕاستیدا سنەتی پێغەمبەریش عەلەیهی سەڵات وسەلام خۆ پێغەمبەری خوا پزیشک نەبووە بەڵام پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئامۆژگاری و ڕێنمایی هاوڵانی کردو بە پێی ئەوەی کە لی زانیوە یا بە پێی کە خوای تەعالە بۆی ئیلهام کردو بۆی وحی کردووە بەڵام نەیفەرمووە تا قیامەتی لەسەرەوە بڕۆن بۆ وێنە فەرموویەتی ئین کان الشیفاء في شيء ففي شربة عسل أو شرطة محجم أو كية بنار وأنا أنهى عن الكي ئەگەر شیفا و چارەسەر هەبێ لە خواردنەوەیشی هەنجویندایە یاخود لە کەڵەشاغگرتندایە یاخود لە سووتاندندایە بە ئاگر بەڵام من لێتان قەدەغە دەکەم بە ئاگر ئەو کاتە وا بووە بەڵام ئێستا عملیاتی دەکەن پێویست ناکە بە ئاگر چارەسەری دیکە هەیە کە ناکاتە پێچەوانی ڕێبازی پێغەمبەری بەڵکو ئەو ئامانجەی پێغەمبەر سۆسە مەبەستیوە بە باشتر شێوە دەهێنێتە دی جا تۆ بۆشتی سادەتر بڕۆین پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چه ئامێرێکی بەکارهێناوە بۆ جەنگ تیر و کەوان شمشێر ڕم مەتاڵ لە سەرسەری بۆی کە ئەوە نەبوانە ئێستا ئەگەر ئێستا کەس بە تیر و کەوان شەڕ دەکا هەتەنانەت ئەوانش کە دواکەوتوانە لە ڕێبازی پێغەمبەر دەگەن عەلەیهی سەڵات وسەلام ئایا ئەوەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام سەفەری پێکردو بە سواری خۆشتر و بە سواری ئێستر و بە سواری گوێدرێژ ئەوان ئەوە بەکاردێنن نەخێر کابرا هەوڵ دەدا باشترین تایارە بگرێ و ئەگەر ئیمکانیەتی هەبێ سواری باشترین سیارە بێ و چونکە ئەوانە شوێنی ئەو شتانەیان گرتووە لەسەر ڕۆژگاری پێغەمبەردا هەبوو عەلەیهی سەڵات وسەلام جا ئەمە لە هەموو ڕوەکانەوە هەروایە لە ڕاستیدا کاک محەممەد بە ناوی شوێنکەوتنی پێغەمبەری خواوە صلی الله عليه وسلم هەندێشت لەسەر دین حیسابکردن کە دوایی وابێتە بەرچاو ئەم دینە بە کەڵکی ئەم ڕۆژگار و خەڵکە نایە ئەوە زوڵمکردنە لە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام و زوڵمکردنیشە لە ئیسلام بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوەی کە وەکو دین پێی فەرموویین بۆ خۆی فەرموویەتی ئەوەی وەکو دین پێم گوتن لێ وەربگرن بەڵام ئەوەی کە وەکو ئەزموونی مرۆڤ لە ژیانیدا جا لە چ لە ڕووی جەنگیەوە بێ چ لە ڕووی پزیشکیەوە بێ چ لە ڕووی بەرگ و پۆشاکەوە بێ چ لە ڕووی هەڵس و کەوتی سیاسیەوە بێ لە هەر ڕوویەکەوە بێ وەکو ئەوەی ئەزموونی بەشەر بە ئەزموونی خۆی بە چ شتێکی زۆر سەرکەوتوانە گەیشتو ئەوە دەیە بەکاربێنی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ یەکەم جار لە نیوە دوورگەی عەرەبیدا دوو ئامێری جەنگی بەکارهێنان یەکەم منجەنیق دووەم دەبابە لە شەڕی طائفدا گرتنی طائف منجەنیق و دەبابەی بەکارهێنان منجەنیق شتێک بووە وەکو مەدفەعی ئێستا تۆپی گەورە ئاسنیان تێ هاویشتو ئاسنی تواوە ئاسنی گەرم یاخو بەردی گەورەیان تێ هاویشتووە شتێکی وەکو دالاستیقێکی گەور پیان فڕێداوە بۆی ئەو قەڵای پێ بڕوخێنن یا ئەو نەفەران لەوێ بفەوتێن دەبابەش هەبووە هەر شێوەی دەبابەی ئێستا بەڵام بە تەختە بووە چەند نەفەرێک چوونە ژێری تەختەی ئەستوری لەسەر بووە بە ڕەوڕۆ بە پێچکە ڕۆیشتووە بۆی ئەوان لەسەری ڕا کە ئاگر و ئاسن دەخەنە خوارێ یا بەردی گەورە دەخەنە خوارێ یا بە تیر و کەوان لێیان دەدەن پێیان نەکەوێ هەتا چوونە بن قەڵایەکە بۆی بیڕوخێنن ئەوە بۆ یەکەم جار مێژوونووسان دەڵێن لە نیوە دوورگەی عەرەبیدا لایەنی پێغەمبەرەوە عەلەیهی سەڵات وسەلام بەکارهێنرا یا کە ویستی نامە بنووسێ بۆ حوکمڕانەکانی ڕۆژگاری خۆی بۆ هێرەقلی ڕۆم و کیسرای فارس و مقەوقەسی ئەقباط و نەجاشی و چێوچێ
نامەیەکی نووسی یەکێک لە کۆڕەکەدا بوتیان ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە پێی زانیاری ئێمە پادشاکان حکمڕانەکان نامەیەک ختم نەکرابێ نایخوێنەوە بە فەرمی وەری ناگرن ئەوی نەی فەرموو جا چۆن ئێمە بە دوای فارس و ڕۆم بکەوین وای نەفەرموو فەرمی وەرێکم بۆ دروستکەن مادام شتێکی پێچەوانی عەقڵ بێ و مادام عورف و باوی ڕۆژگارەوا بێ ئێستاش هەروایە بە ئەمەش مۆرێکم بۆ دروستکەم مۆرێکیان بۆ دروست کرد لەسەری نووسرا بوو ئەڵڵا لە نێوەڕاستی ڕەسوول لە خوارێ محەممەد و ڕەسوولە لە خوارێ بۆ سەرێ دەخوێندرایەوە نامەکانی مۆرکردن بۆیان ناردن مەبەستم ئەوەیە کە هەندێک کەس بە بیانووی شوێنکەوتنی پێغەمبەرەوە عەلەیهی سەڵات وسەلام هەستیاری هەیە بە تەکنۆلۆژیا ئێستا تۆزێ باشترە کاتی خۆی لەو سعودیە ئەو کاتی فکری وەهابیەکان باوە هەموو لە کتێبەکان دەهاتووە مثلا نووسیویانە الدليل الوافي على تحريم التصوير الفوتوغرافي جاموشي بوزن قافية يا مثلا كتابي كان سوى لبارك سكي شمن دفر شو آسن سكي آسن شمن دفر هندي ملال كتابي نعمل كي كانوا سوى حرام أو به يا شتيشي دي كان مشتيش كده هاتوا حرام أو بكار بيندري راسي ده أو تيجيشني شي بياباني ولا إسلام تيجيشني شي بیابانی و دواکەوتوانە بۆ لە ئیسلام ئەگەرنا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوە تا لە ڕۆژگاری خۆیدا سلمانی فارسی کاتێک کە شەڕی خەندەق دێتە پێشێ سلمان دەڵێ ئەی پێغەمبەری خوا ئێمە لە وڵاتی فارس ئەگەر دوژمنێک هات با سەرمان ئەو شوێنانەی کە پێدەشت بوون خەندەکمان لێ دەدا بۆی دوژمن نەتوانێت بمان بپەڕێتەوە لە شوێنەکانی کەش بورجمان دادەنا و ئێشکسی تێدا بوون لە شوێنی پێدەستیش خەندەکمان لێ دەدا فەرمی باش هەر یەکسەر نەخشەکەی جێبەجێ کرد و بۆ خۆشی هیچی وڵوانی کە ساڵەکەی هەڵدەکەند پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام و لە نیوە دوورگەی عەرەبیدا بۆ یەکەم جار وشتی وا ببینن دەڵێ کە سوپاکەی ئەبوو سوفیان وان لە مەکەوە هاتن لەگەڵ ئەوانی کە لەگەڵیاندا هاوپەیمان بوون سەریان سۆڕما و تیاشتی وا نەبوو تا ئێستا هەمیشە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام چ ئامرازێکی تازە چ شێوازێکی تازە ئامانجی بۆ تحقیق کردبێ ئەوەی بەکارهێناوە کەچی ئێستا بە ناوی شوێنکەوتنی پێغەمبەرەوە عەلەیهی سەڵات وسەلام کەسانی دەیانێت بمانجێڕنەوە بۆ دوایە کاچی خۆ ئێمە دینی خوا کۆن نابێ بەڵام تێگەیشتن لە دینی خوا کۆن دەبێ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە دەفەرمێ إن الله تعالى يبعث لهذه الأمة على رأس كل 100 سنة من يجدد لها دينها وكل سنن أبو داود وأنا داتو خوا لە هەر 100 ساڵێک بۆ ئەم ئومەتە کەسانێک دەڕەخسێنێک کە دینەکەی بۆ تازە بکەنەوە واتە تێگەیشتن لە دینەکەی بۆ تازە بکەنەوە ئەگەر نەخۆ قورئان هەر ئاەتەکانی دیارن و 6236 ئاەتە و فەرمایشتەکانی پێغەمبەر صلی الله علیه و دیارن و زانایان پۆلێنیان کردن و خۆکەم و زیاد ناکەن تێگەیشتنی مسلمانانە لە دین کۆن دەبێت تازەی کێ بە پێی ئەو ڕۆژگار و بارودۆخە کە تێیدای ئیمامەکانی ئێمە وایان کردووە شافعی لە عراق بۆ مەزهبی قەدیمی هەبوو دەچێتە میسر مەزهبی جەدید دادەنێ ئەبوو حەنیفە ئەمڕۆ بۆی دەردەکەوت کە فتواکەی دوێنێ هەڵە بووە پێی عیبنەوە بڵێ کاکە دوێنێ فتوایەکم دا و هەڵە بووە عولەما ئاوا مامەڵەیان کردووە لەگەڵ قورئان و سوننەتدا بۆیە لە سەردەمی ئەواندا ئەم دینە وا هاتوۆتە بەرچاو کە لەگەڵ هەموو پێشکەوتنێکدایە ئێستا مسلمانان بەداخەوە تێگەیشتنیان بۆ دین دواکەوتووە جا مسلمانان بەگشتی وەدەڵێم دەناخۆ زۆرێک لە مامۆستایان و زانایانیش ئەوە هەردەگرێتەوە بۆیە دینێک کە لەگەڵ هەموو پێشکەوتنێکدا ئێستا وا دێتە بەرچاو کە بۆ هۆکاری دواکەوتنی مسلمانانی کە ڕاستیدا مسلمانان دینەکەیان لەگەڵ خواندا دواخستووە ئەگەنا دینەکەیان ڕەمیشە لەگەڵ هەموو پێشونێکدا جەنابی مامۆستای لە وەڵامەکەت ئەوە دەفاملێتەوە کە شارەزانە بوون بە تایبەتی لە پۆلێنکردنی ڕێبازی پێغەمبەری خوا بەشێکی ئەو گرفتەیە کە ئێستا ئێمە هەمانە ئەو دواکەوتووی کە هەمانە بەڵێ گومانی تێدان ئێستا بۆ وێنە من جاری کەس باسم کردووە برایەکمان هەبوو پێشمەرگەیەکمان هەبوو هیلای گەرمیان و ئەوانە بوو کاتی خۆی بەسا بە ڕەحمەتی خوا چوو پێی وا بوو کە خورما خواردن لەبەرەوەی پێغەمبەر صلی الله علیه و سلم خورمای خواردووانە سونەتە بێرەی خۆی هەڵواسی بوو هەموو خورمای تێدا بوو هەموو خورمای دەخوات دوای مەعیدەی فەقیرە تووشی نەخۆشی بوو خوا لێی خۆش بیاخوا ئیدی ئامۆژگاری ما دەکرد کاکە گیان خورما خواردن سنت نییە
لە سەدەمی پێغەمبەردا صلی الله عليه وسلم خورما هەبووە بەڵێ بۆ بەربانگ یا بە خورما یا بە ئاو باشە بەڵام بۆ کەسێک کە تەندروست بێت تۆ گەر زانی خورما زەرەرت لێدا شەکرت بەرز دەکاتەوە یا مەعیدەت عەزیەت دەدا خورما مەخۆ کاکە بەر ئاوەکە بخەوە مەسەڵەن جا یعنی تێنەگەیشتن لە دین لە ڕێبازی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئینسان دەفەوتێنە جا هەر ئەو برایە فەقیرە بڕیاری دا بە گوتبی دەوێت بە پێیان حەجێ بکەم بە پێیان کە وەر بە خۆی پێچەوانی سونەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا بە سواری حوشتری حەجی کردووە ئێوە کاتە هەر وەسیلەی دەستکەوتووە ئامێری ئێستا بە پێیان چوو بۆ فەقیرە لەو ڕووباری خاپوور خنکا بوو برد بووی و خوا عەفوی کە خوا لێی خۆش بێ جا دەبێ وریابین وەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مەبەستی بوو ئاوا لە فەرمایشتەکانی تێبگەین و ئاوا لە ڕێبازەکەی حاڵی بین ئەوەشم هەر باس کردووە لە هەندێک لە کتێبەکاندا ڕۆژێ هەواڵیان بۆ هێنا وتیان مامۆستا فڵان کەسە کە بەرپرسی تیپێک بوو مەلاش بوو بەڵێن پیان و مەلا فڵان کەس دەڵێ جارێ زەردە هەر دیارن ینی شەبەقی خۆر هەر دیارە لە چیاکان دەڵ ڕۆژوو بشتێنن چونکە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام فەرموویەتی بستنە سەر پشتی حوشترێک ئەگەر خۆر دیار نەبوو ڕۆژوو بشتێنن و سونەتە زوو ڕۆژوو بشتێندرێ بە تایبەت لە کاردانەوەی شیعەکان کە هەتا ئەستێ دەرنەکەن ڕۆژوە ناشتێنن ئەمی بانگم کرد گوتم کاکە ئەوە چییە هیچ ئیشێکی خێر نەما بوو هەتا ڕۆژەکانیان پێ بێتاڵ نەکەی بۆ پێشمەرگانە تیماوەس آخر دەفەرمێ ئومەتی من هەر بەرەو خێرن هەتا زووتر ئیفطار بکەنەوە وتم باشە بەڵام نەیفەرمە پێش خۆر ئاوا بوون یاخر ماوەسە حەدیسەکە دەفەرم بچۆ سەر پشتی حوشترێکی ئەگە خۆر دیارنە و بیشتێنە گوتم ئەخە دەزانین بۆ کوێی فەرمووە ئەتۆ دەیبزانی پێغەمبەر سڵ بۆ کوێ ئەوەی فەرمووە بەڵێ تی بۆ کوێ فەرموویەتی وتم بۆ شوێنی خۆی کە بیابان و سەحرایە بە قوربان لە بیابان و سەحرا لەگەڵ قورسی خۆر ون بوو ئێستا دنیا تاری دەبێ ئەوە بۆ ئێوە فەرمووە بە ئیحتیاط چ فەرمووی تۆ بچۆ سەر پشتی حوشترێ بەڵام گوتم ئێستا لەو شاخ و داخی کوردستان خۆر لەم چیا دەگیرێ بەڵام جارێ ئێستا سەعاتێکی ماوە یا نیم سەعاتی ماوە خۆر ئاوا بێ وتم جا تۆ بۆ وا دەکەی ئەگە هەر دەتەوێت ڕۆژەکان پێ بەتاڵکێ زوو بشێن زانیت چ بکە وتی چ بکەم وتم چۆ دەرەی مەڕ وتم لە دەرەی مەڕ هەر لە دوا عەسرێەوە ئەوە دەبێت خۆر دیار نامێنێتەوە لێ ڕۆژەکەی بشتێن وتم کاکەوانیە دەبێت تۆ تێبگەی پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆ کوێ فەرمووە جا ئەوە لە ڕووی طبیەوە وایە لە ڕووی خواردنەوە وایە لە ڕووی بەرگ و پۆشاکەوە وایە لە ڕووی زۆر شتەوە دەبێت تۆ تەماشا بکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆ کێ و بۆ کوێی فەرمووە هەم بۆ کێ هەم بۆ کوێ و هەم لە چ کاتێکدا لە ڕووی ئەوەش کە کۆمەڵێک ناوچەیەکیان هەیە حکومڕانی خۆیان بە ئیدیای خۆیان کە ئەوە حکومڕانی ئیسلامەتی تێدا دەکەن و زۆر پەرگیری و لادانی تێدا ڕوودایە بەوەی کە حکومەکەیان وەک ئەوەی کە باست کرد پێغەمبەر چی فەرمووە لەو کاتیدا یەکسەر جێبەجێیان کردووە بە نمونەی ئەوەی کە هەر کەسێک کاتێک بانگ دەدا نێنە نوێژی جەماعەت بەمبی نوێژەکە نەکەم وچم ماڵەکانیان بەسەدا بڕخێن کە ئەو نمونەیە لەو کۆتاییانەدا هەبووە بەڵێ ڕاستە وەڵا جا ئەمە هەر ناگەڕێتەوە بۆ بە هەڵە شوێن کەوتنی سونەت هەر دەگەڕێتەوە بۆ بە هەڵە مسلمانەتیکردن بە هەڵە دینداریکردن جارە مەسەلەی ڕەنگە دوای لە ئاڵقەی تایبەت لە باسی پەرگیری و تێپەڕاندن و توندڕەوی و ئەوانە بکەین ئەگەرنا ئەوە هەندێک لەو نمونانی کە ئاماژەیان پێ دەکەی کە لە هەندێک خەڵک هەندێک گروپی پەرگیر و تێپەڕێنەر لە هەندێک شوێن دەسەڵاتیان هەبوو ئەوانە ینی پێشەوە ئەوەیان غەڵەت بێ هەر ئەسڵی حکومڕانیەکەیان غەڵەت بوو حکومڕانی ئیسلامی هەڵقوڵاوی قەناعەت و ئیرادەی ئازادانەی خەڵکە نەک هەڵقوتانە سەر خەڵک و خۆ فەرزکردن هەر شێوەی دروستبوونی قەوارە سیاسیەکە غەڵەتە هەر بناغەکەی غەڵەتە بناغەکەی تو نابێ بە زۆر خەڵک ئەوکەی لا ئیکراهە فی الدین و پاشان هەر ناوەکە هەڵەیە جێبەجێکردنی شریعەت جێبەجێکردنی شریعەت لە ئازاردانی و سزادانی خەڵکەوە دەست پێ دەکات یا لە دابیکردنی مافەکانیان ئەمن بیستۆ مەسەلەن لە مووسڵ و لە هەندێک لەو شوێنانە خەڵک ئاوی نەبوو خۆ بشوە کارەبای نەبووە جادە و ڕێوبانی نەبووە دەرمان و چارەسەری نەبووە سزایان داوە لەسەر بۆی نوێژی بە کۆمەڵ ناکەی جا کەی شریعەت لێوە ڕادەست پێ دەکات پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کەسی سزا نەداوە لەسەرەوەی کە نوێژ بە کۆمەڵاکە جا من لە یەکێکم بیست وتی پێم گوتن کاکە جا خۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم
وتیوان چون خانویان بەسەر خەڵکی داسووتان وتم خۆ پێغەمبەر سۆسم وای نەکردووە فەرموویەتی ئاخە و فەرموویەتی لەقەد هەمەمت و ویستم جا ئەو بۆی نەکرە بەزەم بۆمان دەکرێ و پێش پێغەمبەریش کەوتونەوە عەلەیهی سەڵات وەسەلام جا ئینسان عەقڵەکەی هێندە کرچ و کاڵ نەبێ پێی وابێ بە پێش پێغەمبەریش دەکەوێتەوە وەکو ئەو دووسێ نەفەرێک کە هاتنە ماڵی پێغەمبەر سەڵڵاهو عەلەیهی وسەلەم و لە خێزانەکانیان پرسی خواپەرسیەکەی چۆنەوەی بۆیان باسکردن ئەویش کە ئەنەهم تەقالوها بە کەمیان زانی اونجا یەکێکیان گوتیە من هەرژنێ نوێشیان گوتی من شەو ناخۆم یەکێکیان گوتی بە ڕۆژی هەر بە ڕۆژوو دەبوو دوای پێغەمبەر سەڵڵاهو عەلەیهی فەرمووی ئەمن شەو نوێژ دەکەم و دەشخەوم ڕۆژی سونەت دەگرم و جارێ و ناشگرم وأتزوج النساء فمن رغب عن سنتي فليس مني ئەتۆ ئەگەر بتوێ دینداری پێ دەبێ وەکو پێغەمبەر بیکەی عەلەیهی سەڵات وەسەلام نەک چاوەڵێ بێ لەو تێپەڕێنی کە لەو تێدەپەڕێنی معناوە تۆ لەسەری قەرزدار بوویەوە ئەزیادەت و کەالنوقسان. بەڵێ لەسەر ئیزنی جەنابەت ناوبڕێکی کورت وەردەگرم و بەردەوام دەبین لە ئەڵقەی دووەمی بەرنامەکەمان. بەڕێزان و خۆشەویستان ناوبڕێکی کورت و دەگەڕێینەوە خزمەت. دووبارە سڵاوتانە بێ خۆشەویستان لە بڕگەی دووەمی ئەڵقەی دووەم لە بەرنامەی ڕۆشنایی لە خزمەتی جەنابی مامۆستا عەلی باپیر لە خزمەتتان بەردەوام دەبین. مامۆستا گیان پرسیارێکی بەڕاستی گرنگ بۆ ڕۆژگاری ئێستا ئەگەر سنەت و ڕێبازی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە دروستی و بەڕوونی مامەڵەی لەگەڵ کرا و لە ئەرزی واقعدا جێبەجێ کرا بەرهەمەکەی چی دەبێ سەرەتا لە ژیانی ڕۆژانە و واقعی ئێستادا دواتریش بۆ کەسێک کە ئەم ڕێبازە بەڕاست و دروستی وەردەگرێت لە ئاخیرەتدا. وڵای کاک محەممەد من دەمەوێت پێش وەڵامی پرسیارەکەت باسی ئەوە بکەم ئایا حکمی شوێنکەوتنی ڕێبازی پێغەمبەر صلی الله علیه وسلم چییە؟ خوای پروردگار لە چەندان ئایەتی قورئاندا فەرمانی بە ئێمەی مسلمان کردو کە شوێن پێغەمبەر بکەوین صلی الله علیه وسلم و بەبێ مۆڵەتی ئەو هەنگاو نەنەین بۆ وێن لە سەرەتای سوورەتی الحجوراتدا دەفەرمێ بسم الله الرحمن الرحیم يا أيها الذين آمنوا لا تقدموا بين يدي الله ورسوله واتقوا الله إن الله سميع عليم يا أيها الذين آمنوا لا ترفعوا أصواتكم فوق صوت النبي ولا تجهروا له بالقول كجهر بعضكم لبعض أن تحبط أعمالكم وأنتم لا تشعرون. کەمانای دەقادەقی ئەم دوو ئاەتە ئاوایە ئەی ئەوانەی بڕواتان هێناوە هیچ شتێک وە پێش دەستی خوا و پێغەمبەرەکەی مەخەن صلی الله علیه وسلم و پارێز لە خوا بکەن خوا بیسەری زانایە. دوای دەفەرمێ ئەی ئەوانەی بڕواتان هێناوە دەنجی خۆتان بەسەر دەنجی پێغەمبەردا عەلەیهی سەڵات وەسەلام زاڵ مەکەن و بە دەنجی بەرز مەی دوێنن وەکو هەندێکتان دەدوێنن نەوەکو کردەوەکانتان هەڵبۆشێنە بە ئەوەی کە هەستی پێ بکەن. ئەلێر ئەبوو وا دەفەرمێ لە سوورەتی ئەحزاب دەخوا دەفەرمێ لەقەد کان لەکم فی رەسوول الله ئوسوة حەسەنە لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا. بەدڵنیایی لە پێغەمبەری خوادا صلی الله علیه وسلم سەرمەشقیەکی باش هەیە بۆ ئێوە هێشڕەویەکی باش هەیە بۆ هەر کەسێ بڕوای بەخوا و بە ڕۆژی دوایی بێ و بە زۆر یادی خوا بکە. هەروەها لە سوورەتی ئالی عیمران دەخوا دەفەرمێ يا أيها دفرمي قل إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله ويغفر لكم ذنوبكم والله غفور رحيم قل أطيعوا الله والرسول فإن تولوا فإن الله لا يحب الكافرين. ما پیغمبر دفرمي عليه الصلاة والسلام تو بفرمو ئەگەر خواتان خۆش دەوێ شوێنم بکەون خوش خۆشی دەوێن و لە گوناحەکانیشتان دەتانبووریە خوش لێبوردەی بەبەزەییە. بڵێ فەرمانبەری خوا و پێغەمبەرەکەی بکەن عليه الصلاة والسلام فإن تولوا فإن الله لا يحب الكافرين. ئەگەر پشتیان هەڵکرد خوا بێبڕوایانی خۆش ناوێن. لێرەدا خوا سبحانه وتعالى هەر کەسێک پشت لە پێغەمبەر هەڵکا عليه الصلاة والسلام پشتی تێبکە بە بێبڕوای لە قەڵەم داوە. ئایا ئەوە دەبێت ورد تێبگەین؟ هایا هەر کەسێک شتێکی پێغەمبەری عليه الصلاة والسلام جێبەجێ نەکرد سنەتێک بە بێبڕوا لە قەڵەمدا دەرێ نەخێر. فإن تولوا واتە ئەگەر پشتیان کردە پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕێبازەکەی بە گشتی ئەوانە بە تەئکید کافرن. هەر کەسێک پشت کاتە پێغەمبەر صلی الله عليه وسلم. کەواتە کاک محەممەد لە ڕاستیدا شوێنکەوتنی پێغەمبەر صلی الله عليه وسلم و گرتنی ڕێبازەکەی
فەرزە لەسەر مسلمانان. ئەوە حکومەکەیەتی ئەو حکومەکەیەتی بەگشتی فەرزە، چونکە ڕێبازی پێغەمبەر صلی الله عليه وسلم قورئانیش دەگرێتە نێو خۆی. یعنی کەسێک کە ڕەفزی شوێنکەوتنی پێغەمبەر کە عەلەیهی سەڵات وسەلام معنە ڕەفزی شوێنکەوتنی قورئانیشی کردووە، چونکە قورئان جەوهەر و کاکڵ و نێوەڕۆکی ڕێبازەکەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام. كان خلق نبي الله القرآن. أويك باشان شوين كوتني بيغمبر إخوة صلى الله عليه وسلم أيش حكمي جازي هي تماشاك أوشتك بيغمبر عليه الصلاة والسلام بإيمير رادقيني واجب به ورقرتنا كي واجب على سرمان أجر مندوب سنة به بتشمك فيقيا كي سنته أجر مباح به مباحة أجر أوشتك بيما عند فرميكن حرام به واجب على سرمان كنيكين أجر ناپسند به ناپسند أجر لي بيكين ولي ورنقري كواتب بينش حكم مكاني بس هذا شاسمن بەڵام بەگشتی شوێن کەوتنی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ڕێبازەکەی فەرزە لەسەر مسلمانان. ئەوە یەک. بەرهەمەکەی چییە؟ ئەوە وەڵامی پرسیارەکەتە. بەرهەمی شوێن کەوتنی ڕێبازی پێغەمبەر صلی الله علیه وسلم خۆی پەروەردگار هەواڵی پێداوین دەفەرمی وئین تطیعوه تهتدوا. ئەگەر فەرمانبەری پێغەمبەر بکەن عەلەیهی سەڵات وسەلام ڕێڕاست دەگرن لە سوورەتی نوردا. قل أطيعوا الله وأطيعوا الرسول فإن تولوا فإنما عليه ما حمل وعليكم ما حملتم وإن تطيعوه تهتدوا وما على الرسول إلا البلاغ المبين. بلى فرمان بري خواب بيغمبر بكي كانوا عليه الصلاة والسلام. فإن تولوا فإنما عليه ما حمل وعليكم ما حملتم. أو شيء لسر بيوسرا ولا سريتي أو شيء ثاني لسر بيوسرا ولا سر ثانا ئەگەر فەرمانبەریشی بکەن ڕێڕاست دەگرن. شوێن کەوتنی پێغەمبەر صلی الله عليه وسلم کاک محەممەد لە شەمک و واتە باوەکەی بهێنینە دەرێ. شوێن کەوتنی پێغەمبەر صلی الله عليه وسلم پێش ئەوەی بچین بۆ ئەوە کە وەکو ئەو نوێش بکەین و وەکو ئەو ڕۆژ و بگرین و حەج بکەین و ڕەوشتمان وەکو ئەو هەڵس و کەوتمان وەکو ئەو نان بخۆین وەکو بەرگ بپۆشین بچینە پێشتر بوو ناسیمان وەکو هی پێغەمبەر بێ عەلەیهی سەڵات وسەلام تێڕوانینمان بۆ بوون و بۆ ژیان و بۆ ئینسان و بۆ گەردوون و بۆ دنیا و بۆ دواڕۆژ پاشان ئیمان و عەقیدەمان وەکو هی پێغەمبەر بێ عەلەیهی سەڵات وسەلام. خۆ شوێن کەوتنی پێغەمبەر صلی الله عەلەیهی وسەلەم هەرەوە نییە کە بەگوفتار بگوتری هەرەوەندەش نییە کە لە شتە جوزئیەکاندا بەڵکو هاوڵان چیان لە پێغەمبەری خوا وەرگرتووە عەلەیهی سەڵات وسەلام. پێغەمبەری خوا چۆن تەماشای ژیانی کردووە، چۆن تەماشای دنیای کردووە، دواڕۆژی کردووە، مرۆڤی کردووە، خوای کردووە، گەردوونی کردووە، ئەوانیش وایان تەماشا کردووە. یعنی بووناسی و تێڕوانینیان وەکوی پێغەمبەر صلی الله عەلەیهی وسەلەم ئەمجا ئیمان و عەقیدەیان ئەمجا پەرستەشەکانیان ئەمجا هەو شتێک کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بە حەڵاڵی دانا حەڵاڵیان کردووە ئەوەی ئەو بە قەدەغەیان داناوە. وكو عمر كوري عبد العزيز قلت يأتي حلال محمد حلال إلى يوم القيامة وحرام محمد حرام إلى يوم القيامة. كذبوا ندى سكاري بكا هروها لا هل سكوت كوملاياتي كان دا لا هل سكوت خيزانية كان دا لا هل سكوت سياسية كان دا كواتا شوين كوتني الربازي بيغمبر صلى الله عليه وسلم وما ليدك كاب بري بيغمبر دابشين ووكو بيغمبر بشين عليه الصلاة والسلام. جا تشتك لە ژیانی مرۆڤدا لەوە باشتر هەیە کە وەکو پێغەمبەری خاتەم بێ صلی الله علیه وسلم وەکو ڕەحمەتەن للعالەمین بێ. بۆیەش ئینسان دەبێت تەماشا خۆی بکە بای ئەوەندە کە تۆش وەکو پێغەمبەرەکەت صلی الله علیه وسلم ڕەحمەتی بۆ خەڵک نەک زەحمەت و سەرێشە مایە ڕەحمەتی بۆیان مایەی خێر و خۆشی و چاکەی بۆیان بزانە بای ئەوەندەش تۆ بە دوای پێغەمبەر کەوتووی عەلەیهی سەڵات وسەلام. بۆیە من کاتێکە هەندێ خەڵکی پەڕگیر و مەرجیر هەبوو لە هەندێ شوێنی دنیا دەسەڵاتیان هەبوو ئەمە دەبێت پێوەرمان بێت تا چە ڕادەیەک مای ڕەحمەتین بۆ خەڵک مای ئاسوودەین بۆ خەڵک مای خێر و خۆشین بۆ خەڵک بای ئەوەندە وەکو پێغەمبەر دەچین و بەڕێی پێغەمبەردا دەچین عەلەیهی سەڵات وسەلام. ئەمە پێوەرەکەیە ئەوە پێوەرەکەیە بای ئەوەندەش کە مای زەحمەت و سەرێشە و نەکبەتی و بێخێرین بۆ خەڵک
لە پێغەمبەر دوور کەوتوینەوە عەلەیهی سەڵات وەسەلام ئاوایە لە ڕاستیدا پاشان بای ئەوەندە کە تۆ بووناسی و تێڕوانەی دۆکۆی پێغەمبەر صلی الله علیه وسلم تەماشاکردنت بۆ خوا بۆ گەردوون بۆ دنیا بۆ دوا ڕۆژ بۆ ژیان وەکو هی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئیمان و عەقیدەت پەرستشەکانت ڕەوشت و ئاکارت بای ئەوەندە تۆ ماناوە عایدی پێغەمبەری صلی الله علیه وسلم بە دوای ئەو داچووی بەڵام ئەگەنا هەر بەخسە نییە هەیە هەروە مەسەن بە پێی وایە ئەگەر ڕیشێکی هێشتەوە و یا ئافرەت ئەگەر مەسەرەن سەرپۆشێکی بەسەر خۆی دادا و یا مەسەڵی کابرا هێندە دروشم و شیعاری ئەوە کردن و یا بەتابەتی لەم هەولێرەدا کە ئێستا مانگی مەولیدیشە کە وشەکەش بەغەڵەت دەڵێن مەولود خۆ مەولود یعنی لەدایک بوو ئیسمی مەفعولە لێ بڵێن مەولید یعنی کاتی لەدایک بوون ئەوە مانگی مەولیدە ئەو کاتێک کە پێغەمبەر صلی الله علیه وسلم تێیدا لەدایک بووە وەکو ساڵی کۆچی خەڵک لێرە زۆر خۆ مشۆش دەکا باشە من پێم خۆشە ینی بۆ خۆت دەزانێ من زۆر جار گوتومە ئەمە ئەوە لە عادەتە باشەکانی نێو مسڵمانانە و بە شتێکی عیبادەت نازانین ئێمە بەو واتایە کە عیبادەت معنە زیاد کراوە بەڵام من أحدث في أمرنا هذا ما ليس منه فهو رد هەر کەسێک لەم دینەی ئێمەدا شتێ زیادکە کە لێی نەبێ ئەوە ڕەتکراوەیە من عمل عملا ليس عليه أمر فهو رد هو شر فرمایشتی پێغەمبەر صلی الله علیه و کەسێک کردەوەی بکە فەرمانی ئێمەی لەسەر نەبێ ڕەتکراوەیە بەڵام وەکو عادەتێکی باشە یعنی بەڵام تۆ دەبێت تەماشا بکەی ئەگەر خۆت مشەوەش دەکەی بە لەدایکبوونی پێغەمبەرەوە صلی الله علیه و سلم و خۆشحاڵ دەبی ئاهەنگ دەژێڕی ئەی نابێ بزانی تەماشای پێغەمبەر چی کردووە چەند کەس لەوانەی کە ئەو ئاهەنگ و احتیفالە دەژێڕن پێشەم و دووشەم بە ڕۆژوو دەبن چەندیان شەو نوێژ دەکەن چەندیان سونەنی ڕەواتیب دەکەن چەندیان خۆ دەپارێزن لەوە کە بە دڵ و بە زمان و بە ئەندامەکان خەڵک تووشی ئازار نەکەن چەندیان خەمی ڕێبازەکەی پێغەمبەریان لەبەرە عەلەیهی سەڵات وەسەلام هیوا هەیە گەبڵی کاکە وەرە هاوکارێکم کە بۆ دروستکردن مزگەوت باشە ئێ باشە مزگەوتە دەوە دروست کرد ئەی نابێت تو هێندەی نوێشکەرانێکی بۆ پەیداکەی ئێمە مەسەلەن چەندان ڕێکخرا و حیزب و لایەن و خەڵکن کە خەمی دینی پێغەمبەر دەخۆن عەلەیهی سەڵات وەسەلام بۆیە مزگەوتەکانی خوا ماڵەکانی خوا پڕ بن لە نوێشکەرەکان ئەی نابێت تۆ خەمی ئەوانەش بخۆی هیوا عەقڵەکەی هەرەوەندەیە چوار دیوارەکە بۆ مزگەوت دروستکە بەڵام خەمی ئەوە ناخوادی باشە نابێت کەسانێکم بچنیەوە مزگەوتانەوە مەبەستم ئەوەیە تۆ کە باسی پێغەمبەر دەکرێ عەلەیهی سەڵات وەسەلام باسی شوێنکەوتنی دەکرێ دەبێت بە هەموو ڕەهەندەکانیەوە بە هەموو لایەنەکانیەوە هەمووی بێنێ بەرچاوی خۆت و خەم لە هەمووی بخۆی بە پێی توانای خۆت بڵێ دەکرێت بڵێم بەشێکی گرفتی ئێستای هەموو جیهان و لە نێویشیاندا کۆمەڵگەی موسڵمان و ئەوەی کە وڵاتانی ئەگەر لە ژێر ناویش بە ئیسلامی بەشێکی هەر زۆری گرفتەکان لەوە دەگەڕێتەوە ئێمە لەسەر ئەم ڕێبازی پێغەمبەرە صلی الله علیه وسلم لامانداوە بەوەی کە بەشێکی لە بابەتی حکوم بە بەشێکی لە بابەتی مامەڵەکردن بەشێکی ڕەنگە لە نێو ئەو یاسا و دەستورانی کە داش دەندرێ لادانە لە ڕێبازی پێغەمبەر گرفتەکان ئەوە نییە لەوە سەرچاوی گرت والله هەر گومانی تێدانی جا کە خوا دەفەرمێ وئین توطیعوه تهتدوا ئەگەر فەرمانبەری بکەن و بە قسەی بکەن ڕێڕاز دەگرن معنە بە پێچەوانەوە ئەگەر بە قسەی نەکەن و لە فەرمانی پێغەمبەر لابدەن عەلەیهی سەڵات وسەلام سەرگەردان دەبن ئەی کاکە محەممەدیان ئێستا لەم وڵاتی ئێمە کە پڕ کراوە لە گەندەڵی لە زۆڵ مستەم کە کەمینەیەک بوونە ملیاردلێر لە حیزب و خزم زۆرینەیەک خەڵک ڕەش و ڕوت خەڵک بێزارە ئەی کە ڕۆژ بە ڕۆژ باج و خەراج لەسەر خەڵک زیاد دەکرێت بەڵام معاش و موچەکان هەروە خۆەتی یاخۆتەویشیان بە نیوە چڵی دەدرێتێ ئەی ئەمە ئەگەر ماڵ و سامانی ئەم وڵاتە بەدەستی ئەمینەوە بێ ماڵ و سامانی کەمیش بەدەستی ئەمینەوە زیاد دەکا هی زۆریش بەدەستی خائینەوە کەم دەکا ئەی ئەمە لادانە لە پێغەمبەر صلی الله علیه وسلم لادان لە ڕێبازەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕۆژێک وەفدێک لە یەمەنەوە هاتبوون بۆ لای ڕەش و ڕوت بەرگ و پۆشاکیان شڕ برسی ڕوت و ڕەجاڵ دەڵێ دەموچای مبارەکی پێغەمبەر صلی تاریک داهات دوایی فەرمووی هەر کەسێک خواردنی زیادی لایە بە بیدا بەوانە هەر کەسێک وڵاخی زیادی لە بابیان داتێ هەر کەسێک چی زیادی لە بابیان داتێ فذكر من أصناف المال ما ذكر حتى ظننا أنه ليس لأحد منا حق في فضل هەموو شتەکانی باس کردن تا یەقینمان بۆ پەیدا بوو یا پێمان وابوو کە هیچ کەس بۆی نە شتێکی زیادەی لابێ
ئێستا چەند خەڵک هێشتی زیادەی لایە ئەوی دیکەش بۆ نانی شەوێ بۆ نانی ڕۆژێ محتاجە ئەوە لادان لە ڕێبازی پێغەمبەر صلی الله علیه وسلم جەحەت لەوە ڕابگرە هەتا شێوەی مامەڵەی مسلمانان پێکەوە هەتا شێوەی مامەڵەی حکمڕانان لەگەڵ خەڵکدا شێوەی مامەڵەی خەڵک لە نێو خۆیاندا وەستا زۆر هەر ڕەخنە دەگیرێت لە هەڕەمی دەسەڵات بەڵام ئەو دەسەڵاتە دیارە بەهۆی ئەو خەڵکەوە کە هەمیشە هەر لە خزمەتی ئەو دەسەڵاتە گەندەڵەدایە ئەو دەسەڵاتە ستەمکارەدایە بەهۆی ئەو خەڵکەوەی حکمەکەی بۆ دەڕوا ئێوە خەڵکەش خەتابار نییە ئێوە خەڵکە خەتابار نییە کە باشەوە هەڵبژاردن دێتە پێشێ دەرفەتێکە بۆ خەڵک 170 هەر ناچێ بۆ دەنگدان باشە تۆ ناڕازی لەو حکومە بڵێ ئەی بۆ دەنگ نادەی بەوانەی کە دژی ئەو شێوە حکمڕانیان کاری خێرخوازیت بۆ دەکەن کاری پەروەردەیت بۆ دەکەن کاری بانگەوازت بۆ دەکەن لە پەرلەمان دیفاعن لێ دەکەن دیفاع لە دینت دەکەن لە ژینت دەکەن بۆ پشتیوان ناگری بۆ پشتی ئەوان ناگری بۆ بێهەڵوێستی بێهێستونەستی گوێلێ کاکی خۆبجا کاکە محەممەد لادان لە ڕێبازی پێغەمبەر صلی الله علیه وسلم مای بێخێری و نەکبەتیە چ لە ڕووی حکم و سیاسەتەوە چ لە ڕووی کۆمەڵایەتیەوە چ لە ڕووی ژیان و گۆزەرانەوە لە ڕووی ئابووریەوە ئێستا بۆیە وڵاتەکەمان وای لێ هاتووە گومانی تێدانێت کە شوێنکەوتنی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە دنیادا مای بەرەکەتە مای خۆشبەختیە مای دادگەریە مای تەباییە و بۆ دوا ڕۆژی مای سەرفرازی و سەربڵندیە یعنی ئەوەی لە دنیادا لە خزمەت پێغەمبەردا نەبێت صلی الله علیه وسلم دەبێت دڵنیا بێ کە لە قیامەتی لە خزمەتیدا نابێ خوا لەو کەسانەمان بژێڕەکە لە دنیادا بەڕاستی بە دوای ڕێبازەکەی پێغەمبەر دەکەن صلی الله علیه وسلم و لە قیامەتیدا لە خزمەتیدا دەم لە باشەکاندا کۆتا پرسیار ماوەسەرجیان لەم بەرنامەی ئەوەیە دەگونجێ لە وڵاتێکی زۆرینە مسلمان نشیندا لە بابەتی حکم و لە بابەتی دانانی یاسادا نەک هەر دوای ڕێبازی پێغەمبەری خوانەکەوین بەڵکو زۆرجار لێرە و لێوە و لەم دوایانە هەر دژایەتی ئەم ڕێبازە بکرێ ئەمە لە شوێدا لە کوێی عەقڵ و مەنتیقدا جێ دەبێت وڵاو لە کاتێکدا مسلمانان لە دینەکەیان دوور دەکەونەوە و لە کاتێکدا کە مسلمانان نائاشنا دەبنەوە بە قورئان پێش پێغەمبەر صلی هەر بە قورئان نائاشنا دەبنەوە یعنی ئەو بینی پێشوو کە باسی یاسایەک دانرابوونی شتێکم لەسەر نووسی بڕوونکردنەوەیەک مەسەلەی تون و تیژی خێزانی باشە تۆ دەتەوێت لەنێو خێزاندا تۆ دوو تیژی نەبێ چارەسەری خۆی هەیە ئایا بەوە دەبێت ژنومێردان بگژێکدا بکەیت منداڵم بگژ با بوداکیاندا بکەیت هەتا ئەوەندەی کە خێزان لێ کەڵبەشێ ئێستا ڕێژەی جیابوونەوەی ژنومێردان زیاتر لە ڕێژەی هاوسەرگیری ڕۆژ بە ڕۆژ خراپتر دەبێت یانی ئێمە ئەو کەسانی کە ئەم وڵاتە بەڕێوە دەبن ڕاستیدا خەلەلەکە لەوێوەیە وەکو کوردەواری خۆمان دەڵێن سەرچۆپی بدە دەستگامێشێ بۆ لای کادێنێ دەکێشێ خەلەلەکە لەوێوەیە کاکە محەممەد ینی ئەسڵان وەکو بڵێ لە وەکو کابراایکی سویدی یا نەرویجی یا مەسەر ئەڵمانی بیر دەکات و با بە تۆ لێرە لەم وڵاتەدا وڵاتێکی مسلمان نشین دای دەبێت تۆ بگەڕێەوە بۆ ڕەسەنایەتی خۆت پاشان بگەڕەوە بۆ قورئان و سونەت ئەمن تەحەدا دەکەم یەکێک لەو سیاسیانە کە شارەزای قورئان و سونەت نین لەو سیاسە نوێژنەکەرانەی کە ڕوو لە خوا ناکەن و سەر بۆ ئاسمان بەرز ناکەنەوە تەحەدان دەکەم ئاەتێکم بۆ بێن بڵێن بە کەڵکی ئێستا نایە بڵێن فەرمایشتێکی پێغەمبەری صحیح بێنن بڵێن ئەوە بە کەڵکی ئەم ڕۆژگارە نایە یەکەم لە ڕووی علمی فکریەوە بابی هێنن دوو جورئەتیان هەبێ بوێریان هەبێ بڵێن ئەوە دەیانوێت نیفاق و ئیزدیواجە لەگەڵ خەڵکدا بکەن جا گومانی تێدا نییە کە ئێمە قسەکەم ئەوەیە بەهۆی شوێنکەوتنی پێغەمبەری خواوە عەلەیهی سەڵات وسەلام گرتنی ڕێبازەکەیەوە هەم لە دنیادا ئەو گرفت و کێشانەمان نامێنن نە لە ڕووی خێزانیەوە نە لە ڕووی کۆمەڵایەتیەوە نە لە ڕووی ژیان و گۆزەرانی ئابووریەوە نە لە ڕووی سیاسی و حوکمڕانیەوە ئەو هەوو ناتەبایی و ناڕێژەیە کە هەیە هی ئەو زوڵم مستەمەیە کە هەیە کاکە لە هەر شوێنێ زوڵم هەبوو ناتەبایی دەبێ و پاشان لە خۆ دنیا هەر ژیان هەر دنیا نیە ئێمە دەچین بۆ قیامەت و دەچین بۆ خزمەتخوا دەبێ حسابی ئەوێ بکەین بە جددی کە ڕوومان بێ بڵێن ئەی خوای بەندەی تۆ بووین ئەی پێغەمبەر سەڵ شوێنکەوتووی ڕێبازەکەی تۆ بووین بەڵام تۆ لە دنیادا هەموو کارەکەدەوە بێ چۆن خەڵک لە ڕێبازی پێغەمبەر سەڵ دوورخەیەوە لە دین دوورخەیەوە گومان و بەلبەلەی فکری بخێت مێش و دڵی موسڵمانانەوە بەتاکید لە قیامەتێ بەشت بە پێغەمبەرەوە نابێ صلی الله علیه وسلم کۆتاییمان هێنا بە ئەڵقەی دووەمی بەرنامەی ڕۆشنایی لە خزمەت جەنابی مامۆستا عەلی باپیر سوپاس دەکەین بۆ ئەڵقەی ئەمجارش کە لەگەڵمان بووی سوپاسی بیر و بۆچوون و شەرعزانی و
ئەو بیرفراوانی دەکەین ئینشاءالله لە ڕێگەی ئێمەوە کۆمەڵی خەڵک سوودمەند بینێ لە وتەکانت. سوپاسی خۆش و ستافەکەشت دەکەم تۆ دەستخۆشی لێ دەکەم و خوا تەوفیقمامدا پێشی عەقڵ و دڵی خۆمان ڕۆشن کەینەوە زیاتر و عەقڵ و دڵی خەڵکی ڕۆشن کەین بە نووری ئیمان و هیدایەتی خوای پەروەردگار پاشان وڵاتیشمان ڕۆشن بێتەوە بە دادگەری و بەلاسچوونی زوڵم و ستەم و بەو تاریکیانی کە تەنجیان بە هەموو کەس هەڵچڵە. زۆر سوپاس بۆ بینەر و بیسەری کەناڵی ئاسمانی پەیام، سوپاس بۆ هاوکارانم تا ئەڵقەیەکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم. وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه.